برایەکی شەهیدی قەڵەم وەداد حوسێن ئاشکرای کرد کە ڕەشەی کوشتنیان لێ کردووە و ڕایشی گەیان کە بەردەوام دەبێت لە کارەکانی و هەر لە هیچ هەڕەشەیەکیش نادرسێت. برای شەهیدی قەڵەم وەداد حوسێن عەبدوڕەحمان حوسێن لە لێدوانێکیدا بۆ ئاژانسی دەنگوباسی ڕۆژنیوز ڕاگەیاندووە حکومەت بیویستایە بکوژان بدۆزێتەوە بە 2 ڕۆژ دەیدۆزینەوە و ئاشکرایی دەکردن و دیشی دوای 5 خولێک پۆلیسی فریاکەوتن گەشتونەتە شوێنی ڕووداوەکە لە جیاتی ئەوەی دوای بکوژان بکەون بە بیانی وەرگرتنی وتە لێیان بنەماڵەکەیان سەرقاڵ کردووە. عەبدوڕەحمان ئاشکراشی کرد چەند ڕۆژێکە هەڕەشە لە ئەو تاریقی براگەورەی دەکرێت و وتیشی نامەکانمان لایە کە پێم دەڵێن تۆش وەک وەداد دەکوژین. عەبدوڕەحمان جەختی لەوەش کردەوە کە ئەو هەڕەشانە نایان ترسێنێ و بەردەوام دەبێت لە سەرکارەکەی وەداد. برای شەهیدی قەڵەم وەداد حوسێن ئاشکراشی کرد کە 2 ڕۆژ پێش ئێستا ڕووی کردوتە شاری سلێمانی. ئەو برایی وەداد ڕاشیگەیان کە 42 ڕۆژە کەلوپە لە ڕۆژنامەوانیەکانی براکەی لای پۆلیسی دووەکە و نازانن بۆچی ئەو ماوە درێژە دەبێت کەلوپە لە ڕۆژنامەوانیەکانی وەداد لای پۆلیس بمێنێتەوە. ڕۆژنامەوان وەداد حوسێن بۆ ئاژانسی دەنگوباسی ڕۆژنیوز لە دهۆک کاری دەکرد و ڕۆژی 13 مانگی ڕابردوو لەلایەن چەند چەکدارێکی ناسراوەوە لە گەڕەکی ماڵتای دۆک ڕفێنرا و پاش 2 کاتژمێر لەسەر ڕێگای سەرەکی دۆک سێمیێڵ بە برینداری دۆزرایەوە کە بە شێوەیەکی دڕندانە ئەشکەنجە درابوو بەهۆی سەختی برینەکانی شێوە لە نەخۆشخانە گیانی لەدەستدا.